بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم گوێویستانی بەڕێزی ڕادیۆی دەنگی ڕووناکی، داوامە لە زەتی پاکی پەروەردگار لەم ئێوارەی میهرەبانی و ئەم ئێوارەی بەحەبەت و ئەم ئێوارەی خۆشەویستیەدا، ئەم ئێوارەی ساڵحان و دوعا و پاڕانەوە و لاڵانەوەی کەسە زەلیلەکاندا بەرەکەت و میهرەبانی خۆی بەسەرمانە ببارێنێ و دوعاکانمان قبوڵ کە. خۆشەویستانم، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی نەزا و پاڕانەوە بە خزمەتان ئەگەم کە ئەمڕۆ ئەمەوێت جیاواز لە ڕۆژەکانی تر باسی گرنگی دوعا و ئەو لایەنە نەکەم، بەڵکو باشترین جۆری دوعاکان لەسەر زەویە بخەمە خزمەتان و پێکەوە ڕاوەی بکەین. دیارە قورئانی پیرۆز کۆمەڵی دوعای زۆر زۆری لە خۆ گرتووە. ئەم دوعایانە کە لە قورئانی پیرۆزە هاتوون تایبەتمەندێکی خۆیان هەیە و ئینسانی ئیماندار کە لە خزمەتیانە ئەوەستێ هەستەکە ئەم کەلیماتانە بۆنی خولودیان لێ، بۆنی بەردەوامیان لێ دێ. باشترین جۆرێک لە دوعاکان کە ئینسان بەرزیان کاتەوە دوعایان کە لە قورئانە وجودیان هەیە کە خوای گەورە قبوڵی کردوون و لە زمانی پێغەمبەرانەوە عەلەیهیمو السەڵات وەسەلام یا ساڵح و پیاو باشەکانەوە بۆ ئێمە نەقڵ کردووە کە ئێمە زۆر ضرورە یان هەندێک جار ئیرشادمانەکە و فێرمانەکە کە دوعا بۆ شێوازە بکەین. بە تەسەلسولی قورئان لە خزمەتانە دەست پێ ئەەکەم. سەرەتا ئەچمە خزمەت سوورەتی فاتحە کە ئێمە لایەنی کەم ڕۆژانە 17 جار ئەم سوورەتە ئەخوێنینەوە. لەم سوورەتەدا ئێمە دوعا ئەکەین، ئەڵێن اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار خوای گیان هیدایەتمان بدە بۆ سەر شارڕێگاکەی تۆ، بۆ سەر ڕێبازە مستەقیم و ڕێکەکەی خۆت. کام ڕێگا؟ ئەو ڕێگایی کەوە ڕێگای ئەو کەسانەیە کە نیعمەتێ بەسەرا باراندوون. کێن ئەوانەی کە خۆی گەورە نیعمەتی بەسەرا باراندوون؟ ئەوانەی کە خۆی گەورە نیعمەتی بەسەرا باراندوون بریتین لە ئەنبیا و صدیقین و شوهەدا و صالحین. کاتێ ئینسانی مسلمان ئەم ئاەتە ئەخوێنێتەوە سبحان الله، ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم یەنە پێش چاوی داوا ئەکەی ئەڵێی خوای گیان هیدایەتم بدە بمخەرە سەر ئەو ڕێبازەی کە ئەصحابی لەسەر بوو، ئەو ڕێبازەی کە پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام لەسەری بوون. نەمخەیتە سەر ڕێبازی ئەوانەی کەوە غەزەبت لێگرتوون و ئەوانەی کەوە گومڕات کردوون. واتە خوای گیان نەمخەیتە سەر ڕێبازی یەهودیەت و نەمخەیتە سەر ڕێبازی نەسڕانیەت، نەمخەیتە سەر ڕێبازی جووەکان و نەمخەیتە سەر ڕێبازی گاورەکان. کە ئینسانی مسلمان ئەم دوعایە ئەکات ڕۆژانە بەرزی ئەکاتەوە بەڕاستی زۆر گەورەیە. دائیمە ئێمە ئەمە قورئان ئێرشادمانەکات داوای هیدایەت لە خواکەین. هەندێک لە زانایان فەرموویانە هیدایەت لە سەرەتاوە ئەوەی خوا بتخاتە سەر ڕێگاکە کە تۆ لە نوێژایت و خوا هیدایەتی داوی پێشتر، ئەم هیدایەتە لێرا بەمانای ئیستیقامەت دێ. واتە قورئان فێرمانەکە داوای هیدایەت لە خواکەین، داوای ئیستیقامە لە خواکەین، داوای ئەو ڕێبازەکەین کە خوای گەورە خەڵکانێکی لەسەر دانا کە هەر هەمویان نیعمەتی خۆی بەسەرا باراندبوون. داوا ئەکەین خوا پەنامان بدە لە شوێن کەوتنی یەهود و نەسارا کە بەڕاستی ئەگەر بەس سوورەتی فاتحە ئێمە سیرکەین کفایەتە بۆ ئەوی تێبگەین ئێمە لە ململانەیەکی زۆر گەورەن لەگەڵ یەهود و نەسارا. هەموو دەوڵەتانی مسلمان، هەموو جیهان،
هەمووان پێکەوە ململانەیەکی زۆر گەورە ئەکرێت لەگەڵ یەهود و نەسارا و ململانەی حەضارەتەکان و شارستانیەتەکان و ژیارەکان هەتا ڕۆژی ئاخرەتیش بەردەوام ئەبێ. مسلمانان و یەهود و نەسارا لە ململانەیە ئەبن كلما أوقدوا نارا للحرب أطفأها الله. يهود ونصارى سر أكن بيكا بتايبد يهود تخطيطاتي وابو عالم دا أنيت كهمو جيهان بسوتيني بلام خوي قورا بقوري خوي همو جاري لين أكو جينته وسركوتونا بن قرنگ أوي إما لسورة فاتحة وتيبقين هر جاري دسمان برس كردو ولاي خواي كقل دعا كان من دعاي هداية بيه دعای ئەوە بێ کە خوای گەورە ئێمە نەخاتەنەوە پێڕی کافرانەوە پێڕی بێدینانەوە لەسەر شاڕێبازی ئیسلام بمانژێنێ دوورمان خاتەوە لە ڕێبازەکانی کوفر و ضەلالەت و گومڕایی. لە سوورەتی بەقەرەدا کۆمەڵی دوعا هەن. یەکێک لە دوعاکان دوعای ئیبراهیم عەلەیهی السەلام کاتێکەوە لەگەڵ ئیسماعیلی کوڕیا وردەوردە کەعبەیان دروست کرد یان کەعبەیان دروست کردەوە دەستیان کرد بە دوعاکردن فەرموویان ربنا تقبل منا إنك أنت السميع العليم. خوای لێمان قبول کە تۆ بیسایت و تۆ زانای خوایان لێمان قبول کە. ئەم دوعایە زۆر شتێکی گەورە بە ئێمە ئەدا. هەر کردەوەیکی ساڵحەت لە ژیانە کرد داواکە لە دوای کردەوە کە خوای لێم قبول کە پارت بەخشی لە پێناوی خوایە داواکە خوای لێم قبول کەی. هاتی نوێژەکەت کرد دوای نوێژەکە داواکە خوای لێم قبول کە بە ڕۆژوو بووی ئێوارەی ڕەمەزانە هەمومان ئەبێت داواکەین خوای لێمان قبول کە یا رب العالمین. اینجا فەرموویان ربنا وجعلنا مسلمين لك ومن ذريتنا أمة مسلمة لك وأرنا مناسكنا وتب علينا إنك أنت التواب الرحيم. خوای گیان بە مسلمان حسابمانکە لەوەچەی ئێمە گەلێکی مسلمان بێنە لە ئارا. سبحان الله ئێمە هەندێک جار دوعا بۆ وەچەمان ناکەین کە سنەتێکی قورئانی زۆر گەورەیە. ئینسان تەنها دوعا بۆ خۆی نەکە دوعا بۆ وەچەکانی بکە. ئیمامی ئالوسی فەرمی ئەگەر کەسێک ساڵح بوو تا حەو پشت ئەو سەلاحەی ئەڕوا خەڵکێکی ساڵح لە وەچەی ئەوە دەرەکە. ماصاب كريم مدرسة فرمي لبيواني جورم بستو ولا شيخاني جوري طريقة بستو كفرمي أنا تا ينظبشت أجري صلاحي أو كسهي درك. بهر حال إما بيسمان بوي هندق لدعاء كان من بو أحفاد وبو أسباط من بي أحفاد بريتيل لو شيء كر أسباط بريتيل لو شيء كتش. أبي إنسان لدعاء كان دائما بارته وخوائيا لو كان ما بيواني جورا إيمان داراني جورا خلقي ديندار خوائيا بين الآراء وكخزمت كان همو وشكاني إنسان حتى كوي بروا أجرب هذا بو إنسان أروى. إنجا داوان كر خواهي جان رنوي منك وأرنا مناسكنا وتب علينا لمن ببورة إنك أنت التواب الرحيم. كاريكي جوانت كرد لدواي كار جوانك داواك خوالت قبولك توبك خواهي جان توبم لي ورقرا أم كرد وأم كرد السببي لبرديم يا أكرم الأكرم. دعائك زور جامع قرآن هل سورة بقرة ولا آية 202 كأفرمي ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خوايان چاكي دنيا من في بخشة چاكي آخرت من في بخشة پنامن بدل عذابي آقرو لنار حتى كاني آقر. كاتك إنسان لخزمة أم دعاء أو استيسيرك جورك لجامعيتي إسلام تنها بريتيني لقيامة مسلمان تنها وني قيامتي خوش بي دنياشي خوش بي وقيامتيش ويك دعاء كاتو أفارته أفرمي خواهيان تشاكي دنيا بي عطاك تشاكي آخرت أو مفهوميك بي وابي مسلمان بس خليكي آخرت بي الدنيا فراموشك أو سياستي دنيا ينيف مفهوميك زور غلط. مسلمان دنياي أكاتا بهشت وآخرتي شي بهشت بإذن إخوة بويا إيمش بدل أم دعاء قرآني أكين إيوش آمين بكن لقلمانا كألين ربنا آتنا في الدنيا حسنة. خواي بو خاطري قوري إخوة هرچي چاكي دنياي بيمان عطاك وفي الآخرة حسنة هرچي چاكي آخرة خواي بيمان عطاك
وقنا عذاب النار خوايا پناه من بده لسختي آگر لزحمتي آگر يا أكرم الأكرمين. إيمان داران لكاتي برنگار بونەوەدا لەگەڵ خەڵکی بێبڕوایە هەمیشە دوعاءەکەن. ئەو بوو جالوت و جنودەکەی وطالوت و جنودەکەی کە بەرابەر یەک وەستانەوە ئیمانداران هاواران کرد قالوا ربنا أفرغ علينا صبرا خوایە سەبر و ئاراممان پێ بەخشە بەسەرمانە صبر ببارێنە وثبت أقدامنا پێکانمان جێگیر بکە وانصرنا على القوم الكافرين سەرمان خە بەسەر قەومی کافراندا. ئەمە تەنها بەرەنگاری چەکداری ناکات هەموو جۆرە بەرەنگاریەک کتێبێک وەڵامی بێدینان ئەدەیتەوە لە فەیسبووکەکە تا وەڵامی بێدینان ئەدەیتەوە دوعاکە خوایە سەبرم پێ بەخشە ئارامیم پێ بەخشە پێکانم قایم کە زاڵم کە سرم خە بەسەر گەلانێکە کە بێبڕوان یا ئەکرەم الئەکرەمین. بەداخەوەڵە موسڵمانان لە زۆرێک لە کارە منافەسیەکانیانە دوعا لەبیرێک هەستەکەی لە هەڵبژاردنە دوعا لەبیرەکرێ ئەوەندەی پەڕۆ هەڵەواسی و قیڕەقیڕەکرێ دوعا بکرێ زۆر زۆر باشترە. موسڵمانان فەرامۆشی لایەنی معنەویان نابێ بکەن ئەبێ زۆر ئاگیان لە لایەنی معنەویان بێ. بۆیە بەڕێزەکانم ئەم ئاەتانە ئێرشادێکی زۆر گەورەیە بۆ ئێمە لەگەڵ هەر کەسێکی بێدینە بەربەرەکانیت کرد ئللا ئەبێت و دوعاکەی بپاڕیتەوە بلاڵێتەوە لە ڕەب العالەمین تا خوای گەورە بەهاناتەوە بێ. لە کۆتایی سوورەتی بەقەرەدا کۆمەڵە دوعای زۆر سەنگینی گەورە هەن ئەفەرمێ ربنا لا تؤاخذنا إن نسينا خوایان لێمان مەگرە ئەگەر شتێکمان لەبیر چوو. ئێمە مرۆڤین ئینسانین لە نیسیانەوە هاتوین شتمان لەبیرە چێ. ربنا لا تؤاخذنا إن نسينا خوایان لێمان مەگرە شتێک ئەگەر لەبیرمان چوو ئەو ئەخطأنا یا هەڵەمان کرد لە دەستمان دەرچوو بمان بەخشە خودایە. ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا خوایان زەحمەتی و ئەرکێ مەدە بەسەرمانە وەکو ئەوەی کە پێش خەڵکانی ئێمە کەوت بەسەر ئەوانە دراو تحملیان نەکرد و نەیانتوانی. ولا تحملنا ما لا طاقة لنا به خوایان هیچ کاتێک شتانێ مەدرە بەسەرمانە کە لە توانا و هێزی ئێمەیان نەبێ. واعف عنا بمان بەخشە پەروەردگارە وغفر لنا لێمان ببوورە ئەی ئیلاهی وارحمنا رحم و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە ئەنتە مەولانا تۆ خۆشەویستی ئێمەی فانصرنا على القوم الكافرين زاڵمان کە بەسەر گەلی کافراندا. ئەم دوعایانە دوعای زۆر گەورن لە کۆتایی سوورەی بەقەرەیە. والله ئینسانی موسڵمان کاتێک کە ئەخوێنێتەوە خوایان تووشی مصیبەتێکمان مەکە کە توانای ئێمە نییە. ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به والله جاری وای ئینسان تووشی مصیبەتێکە لە توانای ئەمان نییە تحملی ناکەشانی. بۆیە داوا ئەکەین خوای بۆ خاتی گەوری خۆت ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تووشی مصیبەتێ مەکە کە لە توانایانە نەبێ. هیچ مسلمانێک لەسەر ئەم زەویە تووشی نەخۆشی و دەرد و ئازارێ مەکە کە لە توانایان نەبێت. خوای لێمان ببوورە خوای لێمان خۆش بە ڕەحم و بەزەی خۆت بەسەرمان ئەبارێنە بەخوا پەروەردگارە تۆ خۆشەویستی ئێمە. آياتي كتير أفرمي ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا خوائيان دڵمان لە ڕێلا مەدە لە دوای ئەوەی کە هیدایەتت داین خودایە دڵمان لە ڕێلا مەدە لە دوای هیدایەت واتە ممکنە ئینسان هیدایەت وەرگرێ لەسەر ڕاستە شەقامی ئیسلام بێ زۆر بە جوانی بەڵام دوایی لە ڕێلا بدە گومڕا ببێ. ئێمە لە ژیانی خۆمانە زۆر کەسمان بینی ئەهلی هیدایەت ئەهلی مزگەوت دوایی لە هیدایەت چوونەوە لە دوای ئەوەی کە خەڵکێکی دیندار بوون لە ڕێلایاندا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة خواجان رحمة من بي ببخشة إنك أنت الوهاب. إيش لصفاتك كانت الوهاب. الوهاب ما ناكي بريتيا لويك زور أبخشي خوا جل جلاله بخشن دي زور زور.
ئەم دوعایە دوعایەکی زۆر گەورەیە، بەردەوام لە دوعاکانمانە ئەبێ داوا بکەین خۆیە لە هیدایەت لامان مەدە، لە دوای ئەوەی هیدایەتمان وەرگرتووە گومڕامان مەکە یا ئەکرەم الأکرەمین. لسورة آل عمران أيضا أفرمي ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وقنا عذاب النار. خواهيان إما إيمان باورمان بتوهينا وپروردگارا لقناها كان من ببورا پنا من بدا لنا راحتي كاني آقر يا أكرم الأكرمين، لسزاي آقر يا أرحم الراحمين. كاتك أفرمي ربنا إننا آمنا خواهيان إما باورمان هنا وما عهد بيمان لقل خوايا هند جل دعا كان في وسكا عهد لقل خوايا ببسين. أي أو كسانك منالتانية قرآن إيوشي فراموش نكردو. دعاء زكريا يبو إما نقل كردو كفرمويتي ربي هب لي من لدنك ذرية طيبة إنك سميع الدعاء. أو كساني منال يعني زور أم دعاء بخينا پروردگارا للاي خوتو بيان ببخشا كومالي أولادي زور طيب وباك إنك سميع الدعاء. تو بسري همون دعائك كليوي إنسان ضلي إنسان تيا أجولي. أتباع عيسى عليه السلام هل سورة آل عمران هاتوا كدوان كرت فاكتبنا مع الشاهدين. خواهيان إما شاهدي أدين پروردگارا إما أنصاري خواين شاهدي أدين لسد داري من خوايان قبول من كبر شاهدي يا أكرم الأكرم. هل سورة آل عمران هاتوا كأفرمي ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا. خوايان لقنا كان من ببورا هر زيادة ريمان لهر كارك ما نكردو خواي عفو منك وثبت أقدامنا قاتشكان من جيرك وانصرنا على القوم الكافرين. خوايان ظالمان كبسر قلي كافرانا كاتك أم دعايان كرت أفرمي فآتاهم الله ثواب الدنيا وحسن الثواب الآخرة والله يحب المحسنين. أفرمي هركز أم دعايا زوربك لمحسن كان حسابك. آياتي كتير هلا سورة آل عمران كإنسان مسلمان ويتفكرون في خلق السماوات والأرض ذكري خواء كان ببيوة بدانشتنوا براكشانوا بيركنوا لمخلوقات كان خواء لأسمان وزوي إن جا هواركنا ربنا ما خلقت هذا باطلا سبحانك. سبحان الله سبحانك بمعنى باك وبيقردي بوتو خوايا بتشوك ترين خلل لتواني يا إلهي. أفرمي كاتي إنساني مسلمان سيري هرشتيكي كر كسرنج راكش سيري قوليكي كر سيري دريايكي كر سيري برديكي جواني كر سيري داريكي نمايشي زور جواني كر هرشتيك لما نأبي هاوارك ربنا ما خلقت هذا باطلا. خوايان أمد ببطال دروز نكد ولا خو دروز نكره ومكونو كائدات. سبحانك باكو بيقدي بوتو هرچيش تيك كتو دروست كردو أي إلهي يكزر خلالي تانية هموي إيشي تو يزور جوانا وقنا فقنا عذاب النار. خوايا پنامان بدل آقري دوزخ پروردگارا ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار. خواهيان هر کس تو بخيتنا وآقره وسوق أبد رسوا أبي أو كسا پروردگارا والله ظالم كان هيج هاو كاري كان يلنا وآقره كاتك علي فقنا عذاب النار. خويا پنامن بدل آقر علي خواهيان هر کس تو بخيت آقره وإتر أو كسا سوق بوا قمراب بوا سرگردان بوا. خواهيان أو كساني كظالم لنا وآقره هيش هاولك يعني أما دعائك غير مباشرة يعني خواهيان نمخيتنا وآقر بظال مكان حساب منك. أم دعائك زور قوري ربنا إننا سمعنا منادي ينادي للإيمان. خواهيان جنوكوتيان إما بيمان ليبو كسك هاواري بو إيمانك كخلق إيمان بيني أن آمنوا بربكم فآمنا. إيمان من هنا
ربنا فاغفر لنا ذنوبنا خواهی جان دلي من ببورا وكفر عنا سيئاتنا تاوانا كان من لسر الله ببو بيان شور روا وتوفنا مع الأبرار خواهی جان لقل شاك كاران أبمان مرينا خوشترين كاتي إنسان أويك لقل شاك كاران أبروا إيرا بجيبه الله لقل محسين كان لقل أبرارا أما الله إيرا بجيبه الله ربنا وآتنا ما وعدتنا على رسلك خواهی جان ئەوەی کە وعدت پێداوین بە زمانی پێغەمبەران عليهم الصلاة والسلام بۆمان بێنەرە دی و پێمان عەتاکە ولا تخزنا يوم القيامة سوکمان مەکە لە ڕۆژی قیامەتە إنك لا تخلف الميعاد خواهی جان هیچ کەسێک پەروەردگارە تۆ بە هیچ شێوازێک لە میعادەکان لا نادەی یا ئەکرەمە الأکرەم وعدت داوینەتێ وعدەکانمان بۆ بێنەرە دی یا ئەکرەمە الأکرەم لسورة أعراف چند دعايك من هيا كأفرمي دعاي كان زوزو قوري دعاي بهوكم وانو دايك من آدم وحوايا كاتيك لنا وبهشتا أو بو قناهيان كرت الرود كرانا ورايان كرت دعايان كرت لدعا كان أخواي قورا أم كلماتانيان بكاري هنا أخواي قوليان بورا أم كلماتانا بو كسي قناه بار زۆر زۆر گەورەیە بەخوا بەمە کەلیماتانە داواکە ئللا خۆی گەۆ لێ ئەبورێت چۆن لە ئادەم و حەوا بوورە ربنا ظلمنا أنفسنا خواهی جان ئێمە زوڵممان کردووە لە نەفسی خۆمان وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين ئەگەر تۆ ڕەحم و بەزەی بەسەرمانە نەبارێنی و لێمان نەبورەی ئێمە خەسارەتمەند ئەبین یا ئەکرەم الأکرەمین هەومان پێکەوت خوا بە بەدڵ ئەم دوعایە بکەین لەعەلە ئەمڕۆی مانگی ڕەمەضانمان کە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر گەش و ڕۆژی چواردەمانە ومێ دەکەین خوای گەورە میهرەبانی و لێبوردەی خۆی بەسەرمانە ببارێنێ ئەڵێن پەروەردگارە ئێمە زوڵممان کردووە لە نەفسی خۆمان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە بمان بەخشە ڕەحم بەسەرمانە ببارێنە بەخوا ئەگەر تۆ نەمان بوریت و لەژێر ڕەحمی خۆتا جێمان نەکەیتەوە ئێمە خەسارەتمەند ئەبین و تیا ئەچین هەر لە سوورەی ئەعرافە هاتووە کاتێک کە ئیمانداران سیر ئەکەن سەیری ئەهلی ئاگر ئەکەن ئەصحابی عەراف سەیری ئەهلی ئاگرەکەن يكسر هاواريان لها لصي قالوا ربنا لا تجعلنا مع القوم الظالمين خوايا لقل قلي ظالم واستمكارا لقل أوان من دامن ولقل أوان من حساب مك يا أكرم الأكرم هل سورة أعراف هاتوا ربنا لما جاءتنا وما تنقم منا إلا أن آمنا بآيات ربنا لما جاءتنا ربنا أفرغ علينا صبرا وتوفنا مسلمين خواهی جان صبر و ئارایی بەسەرمانە ببارێنە و بە موسڵمانی بمان مرێنە چەند جوانە ئینسان دائیمە دوعا بکە بۆ عاقبەتی خۆی بۆ خاتیمەتی خۆی وتوفنا مسلمين خوای بە موسڵمانی بمان مرێنە هەر لە سوورەتی ئەعرافدا ئاەتێکی تر كاتك موسى عليه السلام حفتا كسي لقومك يخوي هالبجارد بو يبسنا حضوري خوا جل جلاله ئەوەن دەگوناه و تاوانیان کردبوو کە چوونە سەر کێوی تۆر کێو جوڵاو خەریب و هەمویان بەر ببنەوە هاواری کرد خوای گیان ئەگەر بیدویستایە پێشتر منیش و ئەمانشت لەناو ئەبرد بەهۆی کەمتر خەم و سوفەها و گێلەکانمانەوە خوایە هەومان عقوبە مەدەیە ئەکرەم الأکرەمین اینجا دعای کرد فاغفر لنا وارحمنا وأنت خير الغافرين خوای گیان لێمان ببوورە و ڕەحم و بەزەی بەسەرمانە ببارێنە تۆ باشترین کەسێکی کەوا لێبوردەیت کە غافری چاکترینی ئەو کەسانی کە ئەبەخشی واكتب لنا في هذه الدنيا حسنة وفي الآخرة خوای گیان لەم دنیا چاکە بە قسمەتمان کە لەو دنیا چاکەمان پێ عەتاکە إنا هدنا إليك ئێمە بەرەو پیری تۆ هاتوین یا ئەکرەم الأکرەم
ئەچینە خزمەت سوورەتی یوسف سوورەتی یونس کاتێک کە خوای گەورە باسمان بۆ ئەکا یونس عەلەیهی السەلام دوعای بۆ کرد دوعای کرد و داوای کرد کە خوای گەورە ڕزگاری کا و خوای گەورە ڕزگاری کرد رب العالمین باسمان بۆ ئەکات کە چۆن دوعاکان بکەین ئەفەرمێ بڵێن على الله توكلنا ربنا لا تجعلنا فتنة للقوم الظالمين ونجنا برحمتك من القوم الكافرين واتا خواي جان داوات لي أكين بناوي جوانت بصفة برزت باسم عظمت نمان كره فتنة بو أو كساني كواتوشي ظلم سبحان الله أم آياتا نهينيكي زور قوريتي أبيش أويا هەندێک جار خەڵک ئەبێتە فتنە بۆ خەڵکێکی ظالم زۆر کات کەسە ظالمەکە خەڵک وەهای لێ ئەکات کە بەرەو زوڵمی زیاتری ببە خوایە بە ڕەحمەتی خۆت ڕزگارمان کە لە گەلی کافران پەروەردگارە مەمان کەرە فتنە بۆ ئیمانداران مەمان کەرە فتنە بۆ کافران بۆ بێدینان هیدایەتمان بدە یا ئەکرەم الئەکرەمین ناوبڕێک وەرەگرین و هێنەوە خزمەتان لە خزمەت دوعا قورئانەکانە ئەبین ئەم بەرنامەیەکی ڕاستەوخۆیە ئەو بەڕێزانی کە پێویستیان بە دوعای خێرە ئەتوان ڕاستەوخۆ پەیوەندیکەن و داوای دوعاکەن و ئێمەش لەگەڵ بیسەرانی بەڕێزە دوعایان بۆ ئەکەین کە خۆی گەورە شیفایان بۆ بنێرێ یا ئەو حاجەتی کە هەیەە بۆیان جێبەجێک ختمی بەرنامەکە بە دوعا ئەکەم بۆ ئەو کەسانی کەوە نەخۆشی گورچیلیان هەیە و ئەمڕۆ سەردانی ڕادیۆیان کرد بۆی دوعای خێریان بۆ بکەین ئێمەش دوعایان بۆ ئەکەین و ئەڵێن یا ڕەبی پەروەردگارە موسڵمانانێکی زۆر بە ئازاری گورچیلەوە ئەناڵێن و هاوارەکەن پەروەردگارە تۆ خۆت شافیت و معافیت خوایە شیفایان بۆ بنێرە یا ئەکرەم الئەکرەمین آمین آمین والحمد لله رب العالمين